دۆسیەی کوژرانی قاسم سولەیمانی هێشتا لە سەرئاستی ئێران دۆسیەکی کراوەیە و بەردەوام لەلایەن بەرپرسانی ئەو وڵاتەوە دەوروژێنرێت و بۆ بەدواداچوونی دۆسیەکەش لیژنێکی هاوبەش لە نێوان هەرێکە لە ئێران و عێراق پێنگهێنراوە. لە تازەترین گۆڕانکاریشدا لەو بارەیەوە بەرپرسێکی سەربازی ئیسرائیل تێوەگلان ئیسرائیل لە کوشتنی سولەیمانی و سەرکردەیەکی دیکەی بزوتنەوەی جیهادی ئیسلامی ئاشکرا دەکات. بڕیارە سبەینێگەڕێکی دیکەی کۆبوونەوەکانی لیژنەی لێکۆڵینەوەی هاوبەشی نێوان ئێران و عێراق لەبارەی دۆسەی کوژرانی فەرماندەی فەیلقی قودس سەر بە سوپای پاسداران قاسم سولەیمانی لە تاران ئەنجام دەدرێت. سردار عزیز شهید حاج قاسم سولەیمانی کازم غەریب ئابادی جێگری سەرۆکی دەسەڵاتی دادوەری ئێران کە هاوکات سەرۆکی لیژنەی مافەکانی مرۆڤە لە ئێران ئاماژەی بەوە داوە کە گەڕی دووەمی کۆبوونەوەکان 2 ڕۆژ دەخەیانێت و گەورە بەرپرسانی دادوەری هەردوو وڵات بەشداری تێدا دەکەن. بڕیاریشە لە کۆبوونەوەکەدا دوازانیاریەکانی هەردوو وڵات لە بەرەنجامی لێکۆڵینەوە لە دۆسەی کوژرانی قاسم سولەیمانی و هاوڕێیەکانی گفتوگۆیان لەبارەوە بکرێت. لە 24 تشرینی یەکەمی ڕابردوودا شاندێکی دادوەری ئێرانی سەردانی بەغدای کرد و دۆسەی لێکۆڵینەوە لە کوژرانی قاسم سولەیمانی لەگەڵ فایق زێدان سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەری عێراق تاوتوێ کرد. هەر لەو چوارچێوەیەدا بەرپرسێکی پێشووی سەربازی ئیسرائیلی ئەوەی ئاشکرا کردووە کە ئیسرائیل ڕۆڵی هەبوو لە کوشتنی سولەیمانی و سەرکردەیەکی دیکە لە بزوتنەوەی جیهادی ئیسلامی. جەنەڕاڵ تامیر هایمان سەرۆکی پێشووی دەستەی هەواڵگری سوپای ئیسرائیل لە میانی چاوپێکەوتنێکدا بە بۆنەی ماڵاوایکردنی لا پۆستەکەی ڕایگەیاند لە سەردەمی بەرپرسیارەتی ئەودا 2 کردەوەی گرنگی تیرۆرکردنیان ئەنجام داوە کە یەکێک لا کردەوەکان سەرکردە ئێرانیەکە و ئەوی تر بەها ئەبوو عەتا سەرکردە لە بزوتنەوەی جیهادی ئیسلامی تێدا لەناو براوە. هایمان ئاماژەی بەوەش کردووە کە هەواڵگری ئیسرائیل چەندین پلان و هەوڵی دزەپێکردنی چەک و پارەیان هەڵوەشاندوێتەوە. لە 7 کانونی دووەمی ساڵی 2021 دادوەری ڕاستپێدراوی عێراقی بۆ بەدواداچوون لە دۆسەی کوژرانی ئەبوو موهەندیس و قاسم سولەیمانی ڕایگەیاندبوو کە لەسەر بنەمای مادەی 406 لە یاسای سزادانی عێراقی بڕیاری دەستگیرکردن بۆ سەرۆکی پێشووی ئەمریکا دۆناڵد ترامپ دەرکراوە. لە 3 کانونی دووەمی 2020دا لە کامی هێرشێکی ئاسمانی ئەمریکادا بۆ سەر ئۆتۆمبیلەکەیان ئەبوو مەهدی موهەندیس جێگری سەرۆکی دەستەی حەشدی شعبی و قاسم سولەیمانی فەرماندەی فەیلقی قودس سەر بە سوپای پاسداران لە نزیک فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا کوژران. لە دوای کوژرانی ئەبوو مەهدی موهەندیس و قاسم سولەیمانی بەرژەوەندەکانی ئەمریکا لە عێراق بە تایبەتیش بنکە سەربازیەکان با ڕاستەکردنی موشک و فڕۆکەی بێفڕۆکەوان چەند جارێک کراونەتە ئامانج و واشنتۆن گروپە چەکدارەکانی شیعە نزیک لە ئێران بە ئەنجامدانی ئەو هێرشانە تۆمەتبار دەکات.